گفتوگۆیەکی کورتە لەگەڵ ئەکتەرێکی دیار و کۆمیدی شاری سلێمانی قسە دەکەم. ڕەنگە زۆربەتان بیناسن و بە دیاریشەوە بە دیار بەرنمەکانیەوە پێکەنی بێتن. ئەویش کارکتەرێکی دیاری شاری سلێمانیە کاک ئەحمەد جۆڵا کە ئێستا لەگەڵمایە. کاک ئەحمەد زۆر بە خێربێ. تۆ یەکێکی لەو کەسانەی کە هەمیشە بە نوکتەی خۆش بە کارکتەرەکە لەبەر کارکتەرێکی کۆمیدیە ئەلبەتە لەگەڵ هاوڕێر ینی مایر حەسەن پێکەوە کە زۆر شتی خۆش و ناخۆشیشتان هەیە. من ئەمەوێ بپرسم لە تۆ ینی ساڵی 2010 بۆ تۆ چی ئەگەێنێ؟ ساڵی 2010 ڕۆژۆ بەڕاستی کۆمەڵێ شت هەبووە کە ناخۆش بووە. هیوادارم ئەم ساڵی کەوایەتەوە ئەی تۆزێک گۆڕانکاری بەسەرا بێت وەکو مەسەل خۆشگوزەرانی خەڵک بەسەر چوزان بێمەعاشی زۆر ئەم بێمەعاشی و بێپارەیە چی بەسەر تو هێناوە یا چی شتێکی خۆشی ڕوبەڕووی تۆ کردبووە؟ وەڵاهی وەکو لەبەرەوەی لە هیچ دایرەیەکانی مۆزە بریم زۆر گوێم نایەوەتە مەعاش مەسەڵەن سعری ڕکلامەکانتان بەرز وایە ئەو فۆرجەمان کردووە لامای ئەو ڕیکلامە ئەمەی کاڵێ لە کاتی هینەکەیانەوە بینم بەس خەڵک لە کاتی هینەکە و بینێ خەڵقێک بەداخەوە مەسەر تەرکیز ناکات مەسەر ڕۆژانە بە دەیان جار بەم نەڵەن ئەوە هینەکە چییە؟ خۆی لەبەر ئەوەی لەهجاتی سلەیمانی مەز ئێستا خەڵقانی هەولێر مەسەر ئەوەکە بەکارێن ئەوە بەکارێن زیاتر خەڵقی سلەیمانیش مەسەر هینە بەکارێن مەسەر سەد جارێ بە مەسە دایکماوت ئاو هینەمان بەرێ یا مەسە خۆمە ناکات ئەوەی کە ئەم هینە شتێکی خراپ لە خەڵق وایە ئیتر ئەم شتێ زۆر ڕۆژانە لێمە پرسن بەس ئەخیرەن خۆی ئەڵێ هین تەرنێتەکە هین تەرنێتەکە ئەوە هینەکەیە زۆر باشە. ئەی لەمە ینی کە ڕەنگە خەڵکێکی زۆر ینی ئەم کارکتەری توی لە ناو ڕکلامەکە بە دڵ بوو بێ چ شتێکی بۆ تۆ خۆش بوو یا چ سەرێشێکیشی بۆ تۆ دروست کردووە؟ وەڵی خۆشە بەلای منەوە شتەکان خۆشە چکە بەڕاستی چوێتە سەر زمانی خەڵک هەتا ئەو کسەوتی مامۆسا بەتەما بۆ دەرەجەمان بۆ داێت ئین پرسیارمان بۆ دانێ وتمان مامۆسا پرسیارەکان با تۆ زێهین بێ زۆر قرس دەبێت کوروتوی تۆ لە کاتی هینەکەیە بمبینە بەسەر بدیرێک ڕۆشتە بوو مەعاونەکەی دانابوو وتوی تۆ ئاگار لەم ناوە بێ کوروتوی خەمە نەبێ تۆ لە هینەکەیە ببێ ینی بووەتە بابەتی خەڵک دەم خەڵق ئەمەش گرنگانی وە بۆ کەسایەتی تو ئەلبەتە ڕۆڵی تۆ وای کردووە بۆ نمونە ئەم کە ئەم شتە لە ناو خەڵکە باو بێ خەڵک بچێتە دڵیەوە. من زۆر سوپاسی خەڵکەکەم هیچ دائیم و تومە زۆر سوپاسی ئەو کەسە ئەەکەم کە سەیری ئیشەکانی منەکە من زۆر سوپاسیەکەم ئەگە بەڕاستی خەڵک نەبێ ئێمە چیت ئێمە ژیژنی ئێمەش بە خەڵقەوە جوان بە تاکید چ شتێک هەیە لای تۆ ینی لە 2010 وەکو شتێک بەسەراتێکی خۆش بمێنێتەوە ینی هەمیشە لە لات؟ وەڵایی خۆی دیاردەی هەگەیە زۆر ناشرین خاستن ئەمەی کە بەسەر خەڵقی گەمرێ خواافیانکە پرسەی بۆ دانن لە مزگەوتەکان بەڕاستی شوێنێک نییە ئەم سیارانە بچنە ئەم شوێنێکی بۆ داگەراجێکە یا بەڕاستی هەموویەتە بەردەمی ئەو ماڵانە باش ماڵەکانیش ناحەقیان نییە کاکە ماڵ هەیە خۆی سیارەی هەیە هەر بۆسە بۆ نمونە من ئێمە لە گەڕێکی شێخاوین بەرامبەر خەسەخانەی شار لەویا کۆمەڵێ فەرش فرۆش و مەسل شتی کۆنە هەیە یان سیارەکە لە بەردەمی دەرگاکەی منادا ئەنن کەمە خۆشم سیارەمێ بچم لە خواری خوارەوە ڕێگرت ئەجا من لێرەوە سپاسی ئەو برادرە ئەەکەم لێرەشەوە چای مازەکەم و ئەحواڵیش پرسم چووم بۆ تازیەک بەڕاستی لە بەردەمی ماڵێکا دامنا گەراژی بوو خۆی غەڵەتەکەی من بوو تێگەی وەڵا ئیتر جوان بەردەمی گەراجەکەم بۆ گرت و وڵات چوومە تازیەکە نیو سەعاتیشم پێچوو ئەجالام وایە ئەم پیاوە تۆزێ ئین بوو حەزی ناگرت کە سیارە لاگرێن حەقی لەبەری خۆشتی سیارەیە بوو وەڵات دوام دێوەڵی بەغیرەتی لەوێ داوناوە بۆتی بەخوا تۆزێ هینە تۆزێ تۆڕە دیارە ئێتی بەازیمەی نیو سعادانیشم کە هاتم ئەو برادرم بە دێ سیارەکەەوە وەسا بووی بن خاوەنی ماڵەکە تۆزێکیش بڵێن ئەمرێکی هەبوو وەڵی ڕاستی نەمێلات لە ڕێکی سیارەکە بڕۆم چوون بەری ئەو بەرم گرا بەری کەمری ویلی ئاوا زەردەیە گرتی میوتم چۆنی قوربان کە گەشتمە بەرامبەری وتی بژیوتی ئای کاکە حەوە بەخێر بێخوا دەوەرە بەختەوەقەی بکەین وڵای چۆنی و چاکی و ئەحواڵ پرسی و
وتی شتەکانی تۆم زۆر حەزەکەم بیبینم هەتا ئێستا نازان سیارەکەی تۆ. نازانێن حەز لە شتەکانت دەکەم بەڕاستی کە تۆ مەسەلە لەو شتانی تۆیکا بە مناڵەڵم بێدەنگ بن با جۆب لەو پیاوە بگرم وتی ئەوە لەکوێ وتی وەڵا لەم تەعزیەیە بوو تی خێرە بنووسێ دەستی ڕاکیشا بۆ سیارەکە من یەم سەگ بابر لەو تەعزیەیە تو خواکە گەحمەوە ماقولە کاگە بۆ خاتی خوا شتێ بکەن بە ئەم دیاردەیە نەمێنێ وتم وەڵاهی وڵێوتی بۆ خوایە بێتەوە دووت بەگە بە ناو چواری وتم دڵێ فراوان بێوان ئەمی ساردی گەمە و بڵێ بەمە زیاد وتی نا بەسەری کاکە وازی لێ نانوێتی وەڵحاڵی زانی مەدینەوە تدەی ئەمرێ خزمەتێکی نییە وتی نەوەڵا زەیدەوە تۆقەم لەگەڵا کرد خەری بڕۆم وتی ئەی سیارەکە لە کوادانە وتم وەڵا ئەمەتە ئیتر زۆری بێلا خۆش ئەی بەخوا یەریتە سەرەوە گۆل با بەزیارە چۆنێ ینی مۆقیفی چی بوو زۆر پێی بێت تاقەت گەزاری من لێرەوە سپاسیەکەم و ئەحواڵیشە پرس زۆر باشە کاگە ئەحمەد مناڵەکانت چوونەتە سەر خۆت تەبیعەتیان ینی وەکو خۆت شتی بەسەراتی خۆشیانەیە وەڵایی بناڵێکمێ زۆر خۆشە بریشکێکی هەبوو چوو بوو لە سۆفەرمارکێتی توی دووسێ هێلکەم بەرێ وڵایەتی هێلگەکەی بردووەویش ئاوا دای نابوو مریشکەکەی خست بۆ سەر دوو دقەیەتی هەڵی هین کردبوو جوچکی هەڵ نێناوە بردویەوە بۆ کابراوە توی خاڵ ئەمە جوچی گەڵ نانێ وتبووی کوڕم تۆ تەوێ شەحنی تێگە یا جوچکە بێت بە دوو دقە شەحلینە زۆر باشە سا پێکەوە ئەڕۆین لەو کافیاداشین بە یەکۆ قاوەیەکی شەڕۆی قسەی شیرینەکەی قاوەش خراپ نییە کابرای دوکاندار نەهاتی نەبووە تۆزاری شتێکی کە ئەجێڕن و دایان لەسێوە لە ئەوەی چەند هەڵقەیەکی بڵێن ماڵەکەی معروف تۆ و کاگمایە زۆر شتە بووە بە ئارزوی خۆتان تێتان کردووە ینی خۆی زانی چۆن ئەو درامایە تا 13 حەڵقەی نەسی هەبوو ئیتر ئیرتیجاری ڕۆی شتێکی سەرکەوتوش بوو خۆ دەستداین ناو خەڵکەوە ئەنی مەسە زۆر جار کڵاویشیان نەکردە سەرێ من سیلاحەکەم پێ بوو ئەموو من لەوەتی هەم لە مناڵیمەوە لە بگەڵ سیلاحام بەم کڵاشکۆفە نەبێ ئیدارە ناکەم لەبەرەوەی ئەمەە ئەم جاسووسی باشە ئەم کڵاشکۆفە دراوسێگانیان ئەیبەت کەچی لە پڕ مناڵێ هاتە ژوورەوە تی سەلامتم عەلەیکوم سەلام وتی کاعرە باوک مڵێ ئەو سیلاحەما بۆ بلێرێت یانی خۆ نەبوو سعد ئێتر بۆەوەی بینی چۆنە لەگە قاوی تا باشم بەس خۆ شیرینی شێکی تری هەبوو کاکبادین ئینی سۆڵحەکە باسەوەکە کاکبانی قاتی تازەی کردیوە لە ناو دراوای تۆ چۆن ئەم سینناریۆ داناوە هەر قسەی نەکردایە باشتر بوو وتی هینە وتی ئەحمەدی ئەجەم مالا چوو هینەکانی هێنا ئاوی هێنا بوتی بە ساقە و مەمالە بڵێ ئەم ژلانە بە قورئان تا ئێستا دڵم ناتوە بیشی شۆپ خۆی کەشی گرتم نانە پێیاڵەمینە هەڵار مالە دانی چرپانە بە گوێزگە دووبا لاگەرە زارە سیاوەگەوێرە بیرەژە بە بادینە ئەوتی ئێدە دوایە لەو بوون پێکەنین مەهات و مەزەن ئیدەوە پاویکە ڕەحیبی زەویحی ئیخراجی کرد دوای چینەوە لەسەرەوە نانای خۆ پێم ناوت دوای نامە مالە بێتی هەر قسە و نەکردایە باشتر بوو وەڵا ئەحمە پێوت و پیای بڕێژە چکای بە خۆشەویستی مانەیە بۆ یەکتری لە یەکتریت و ڕە نابێت زۆر باشەکە ئەحمەد حەزی لێ لەگەڵ چی ئەکتەرێکی کچا دەور ببینی وەڵایی ئیتر زۆر دەورم لەگەڵ کۆمەڵێکا بینیوە هەمویان پێیان مرتاحم یەکێ لەوانە شنا حەسەنە یەکێ لەوانە سروش کامەرانە کە لە درامای پرۆفیشاڵە دەوری شوکری خوشکم هەبوو ئێستا ژەر پێی ئەڵێم شوکری خوشکم ئێستاش کە تەلەبووری وەکەم ئەڵە شوکری خوشکم زۆری زۆر ئەو مرتاحم لە تەمسیلا ئەوە لاوین هەروەکو لاوینی هەول لەگەڵمانایە ئەو ژەر تاڵێ کچێکی چاکە باشن ئەوەی کە من ئیشم لەگەڵیا کردبن هەمووی باشن یعنی عزیەتی نایەن فەنانن بەڕاستی ینی چیان پێڵی خێرا تەقەموسی تیاکەن و جێبەجێیەکەن ئیلاکمان ناکەن ڕۆمانسیت من من پیر بوو تۆتم بڵێ سەرچای من و ڕۆمانسیت نەشوێ داو جێ ڕۆمانسیەوە ئەزانێکی زۆر گوێی ناهێت
پیاوێکی سادەیە وە ڕۆم نەوەڵای ڕۆمانسیەتیشم نییە بەس ڕەنگە مەسەلەگەری نێبێ دەورێکی ڕۆمانسی ببێ بتوانم بەرجەستەیکەم ئەتوانی توانم دەکاتێتیاتە لەگەڵ مایر حەسەنات چی شتێکی خۆشتانەیە کە دروست بوو پێ وەڵاهی زۆر شتمان هەبووە کاکەمالە ئەوە برای بەڕێز و خۆشەویست دامیش بەیەکۆنا دائیمش بەیەکەوەین ینی هەموو ڕۆژێکیش تەلەفۆن بۆ یەکتر یەکەین بەس بام شتێکی عومەری کەریماغاشی بۆ بگەڕمەوە ئەوی زۆر خۆش هونەرمەند عومەری کەریماغا تاوانەوە پیاوێکی بەڕێزە ئەوە لە بەرنامەوە هەر ئیتر دەوری باوکی بنیەبین چوینە تێران وتی هینە وتی تۆ کامێرەمێنە من هێنم کامێری چیە نابۆی فلیمەکان ها دانەیەگەڕی 36 دانی دێ ئێمە لە زرێبارەوە ڕسممان نەگرت تێگەی دانەیەکی ژەڕووی هەبژایە کە دەستبێ لە سنە چوینە مەتحەفێ بەمنی و شوێنێکی جوڵایی تیا بوو کابرا بەمنی وتی بڕۆ لای باوکتەوە ڕسمێ بگرە وەڵای تریی تیا نەماوەمانە وڵا چوین بی بەیمی شوێنەوە لە مستەوەرە وڵا کابراوتی وڵا کاکە ببورن فلیبی تیادیە یعنی لەو ڕێگەتا لە زرێبار ڕسم تاریخە ئەوەژی ئاغا دەی باشە چی شتێک ئێستا بۆ نمونە یەکێک لە ینی خاستەتەکانی کاگمایی کە خەڵکی بینێ پێکەنینی یانی ئەڵێ مشکلەمەیە کەچمە تازر دەموچام گرژ نابێ هەڵگە پێک ڕاستەکە وایە چ شتێکتان هەبوو بێ لە حاڵەتێکی وا ڕوویا بێ بە کواردوتان لە شوێنێکی ئاوا گشتیە وەڵی زۆر ێزانیشی لە زۆر کاتە چوینەتە شوێنان خەڵک گەلە کۆمەکەی لیاوین ئیتر ڕسمیانە گەزۆمانە زەلامی هاوتیەوە لە حادیسە ئاچن حادسێ خەڵک لێ کۆبێتە بەذاتی خۆ ئاوە لەخوا بەزیابیانی ئەمەە ئەو خەڵکە ئەمەە حرمەتمانەگرن ئەمەە خۆشەویستیان هەیە بۆمان ئێمە ئەمە سەرمەتەکەمانە ئەم بە پارە ناکڕێ ئەخو لە ماڵشەوەی تۆ لەخوا بەزیان قسەی خۆش قسەی خۆشە مناڵەکانی چی چوونەتە سەرخۆت ئەم کوڕێکمە بچکۆ لە بوو هەموو کوڕ بڕۆ تۆزیاوم بۆ بێنەوەی باکە بە تەنیا بچێ بۆم بێم لەگەڵداوە بەژە لە مەتۆمی گەزە ئەی باوکە بە تەلیا بچوو ئاوا خۆشە ینی لەخوا بەزیابێ عیلەکەمانەوەی لە بەیانیەوە پێگەی نەتایەوارە الحەمدوللا ئەی تۆ ئومێدت چییە لە ساڵی 2019 ئینشەڵڵا ئومێدی من ئەوەیە لە 2010 نەچێ یعنی ساڵێک بێ پڕ بەرەکەت پڕخۆشی پڕ ئابوووریەکی باش پڕمەعاش هیوادارم لە 2019 خەڵک زۆر دڵی خۆش بێ چ شتێک هەیە کە یانێمە بتوانین ئالێرا تۆ بە بۆنەی سەری ساڵ و کۆت جێشتنی 2010 شتێکی خۆش ینی بگێڕیتەوە بۆ خەڵکێکە ئێستا سێریە ماگە وڵای زۆر شتیشم گێڕاوتیت نازانەوە چی هەیە چی لە زاگرەی خۆ تا شتێکی کۆمیدی کە ڕوویا بێ لە کاتی تەسویرا بێ لە کاتی ئاسایی لە زۆر شتە ئاینم کرد لە کاتی تەسویرە دەرسم بە مناڵە گەوتەوە بەحساب مامۆسای خصوصی بووم لە بیرکاریە باش نەبوو ئێتوەرحاڵ هەموو یەک و یەک چەنەگایی و سێیەکە مامۆسا ئیتر ئەموو نابێ هەموو یەک و یەک ئەی و مامۆسا چوارەکە پێنجەکە مژنم ئەزانی چۆن تێگەێنم وتم باوکە ئیشی چییە وتی باوکم کەباب چییە بەخوا زۆر چاکە بەمە تێگا وتم کوڕم ئێستا کەبابێک و کەبابێ چەنەکە دی مامۆسا نیم نەفەرەکە نەیوت ئەوە کاتی خۆی لە بەرنامەیەکە کاگەحمایمە زۆر خۆشحاڵبوون لەگەڵتانی لەم گفتوگۆ کورتانی توانیمان هیوادارین ئەوەی کە سێرمانەکات چێژ لە قسەکانت وەربگرێ توانی بێتمان دڵی چەند کەسێک خۆشکەین ئەو 2010مان کە تێپەڕان پێێنێ 2019 زۆر سپاس بۆ دەرفەتەی کە یاد بە ئێمە بینەرانی ڕوودا و سپاس بۆ ئەوەی کە تاوکو ئێستاش سێری بەنامەکە ئێمەتان کردووە لەگەڵ ئێمە ماونە